دەستنووسەکانی تێدا ملپێچەکەی تێدا هەموو کارەسانی کە بەکاریاناون تێدایەتی. ئەمڕۆ مۆزەخانەی شێرکۆبێکەسدا شاری سلێمانی لە گەڕەکی ئاشتی دەکرێتەوە کە تێدا چەندین ساڵە سەرقاڵی کۆکردنەوەی ئەو بەرهەمانەی شاعری گەورەی کورد شێرکۆبێکەسن لێرە هەڵۆ شێرکۆبێکەسی لێکا هەڵۆسڵاوە لێبێ پیرۆزبایی ئەم مۆزەخانێتان لێ یەکەین. ئەم مۆزەخانێت چی لە خۆیەگرێ و کەی ئەکرێتەوە بەتاڵی بەڕووی هاوڵاتیان؟ ئەم مۆزەخانێ ئەمڕۆ یەکەم ڕۆژێتی وەکوکردنەوەی پاشتر لە ڕۆژی سێشەمە و چوارشەمە و پێنجشەمە و شەماندا لە کاتژمێر دەی بەیانیەوە تاکو سەعات سێنی و ڕکراوەتەوانێ بەڕووی هەموو شاعیردۆستان و گەشتیاران و هەموو خەڵکی ئاساییدا و بێ بەرامبەر. چی تایە لە ژوورۆ چی کراوە؟ لە چەند بەشێک پێگاتوە بەشێکی خوارەوەی ژیان نامەکەیەتی کتێبخانەکەیەتی کۆفیشۆپێکە لە هەندێک شتەکانی خۆی لێدانراوە بەشی سەری شەوانەیە ژووری ئینتەرناشناڵە هەموو ئەو کتێبانی کە وەجەڕانتە سە زمانە زیندوەکانی دنیا و هەموو ئەوانی کە لەسەر شێرکۆ نووسرا و شێرکۆ لەسەری نووسین ژوورێکی دیشکەشی ژووری نمایشکردنی دیوانەکانی شێرکۆیە بە دەنگ و هەڵواسینی کارەکتارەکان لە ناو ژوورەکانە و لەگەڵ هۆڵێکی ئیڤنت بۆ 50-60 کەس. هاوڵاتیان چۆن توان ئێرە بەکاربێن چۆن توان سەردانی ئێرەکەم بەپارەیە بێ بەرامبەرە بەڵام بۆ کۆڕ و کۆبوونەوە و هەموو ئەو بۆنە ئەدەبیانەی کە لە 50-60 کە زیاتر نەبێت ئەتوانرێ لێرە بەکاربێت. شتی زۆر دەگمەنی هونەرمەند شاعری کۆشکردووی تایە با دڵنیایی دەستنووسەکانی تێدا ملپێچەکەی تێدا هەموو کارەسانی کە بەکاریاناون تێدایەتی. ئەم پرۆژەیە لەلایەن چیەوە بەنجام گەێنراوە؟ ئەم پرۆژەیە بە سەرپەرشتی دکتۆر هاوڕێی شێخداری و شێخ نووری و بەڕێز کاک بافڵ تاڵبانیە. تێچووی مۆزەخانەکە؟ باڵێ. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی کایبینن لێ سەدا ئەمە ئەو مۆزەخانەیە کە ماڵی شاعیر شێرکۆبێکەسە کە تێدا سەرجەم بەرهەمەکانی و دەستنووسەکانی تێدایە و سەرجەمە و بەرهەمای تێدایە کە بۆ گێڕانەتە سەر زمانە زیندوەکانی دنیا کە تێدا کە چەندین بەرهەمی تێدایە کە ئەمڕۆ لێرە کردنەوەی بۆ دەکرێت و پاشان هاوڵاتیان دەتوانن سەردانی ئێرە بکەن بۆ بینینی و بەرهەمانەوە و بابەتانی کە هەیە لێرەدا.